مەترسی لەکوێوەتێت لە دەستکاریکردنی ژینگەوەتێت جا دەستکاریکردن ژینگە چییە؟ بە سەرەکی پیسبوونی ژینگەیە ئەم پاوەشماوەی کارگەگانە کە فڕێدەن هەر لە ژینگە یان فڕێدەنە ناو ئاو ئەمە کارگێری سەرەکی هەیە کە سوودبەخشەکان لە ناوابات و حتا ئەوانەی کە چاکن کەڕوەکان کە چاکن ئەم ژەهرە ئەمژن احتیمال لە چاکە و ببێتە خراپ ئەگەر بڕۆین تەحلیلێک بۆی بکەین احتیمالە پێکاتەکەی خراپ بێت بۆ خواردن بۆ لە مژینی مادە خراپەکانی ژینگە جا پیسبوونی ژینگە و دەستکاریکردنی ژینگە خاڵی سەرەکیە بۆ لە ناوچوونی کەڕوەکان لەوە گرنگ کرد دەستکاریکردن دارستانەکانە چونکە کەڕ و ها لە پەیوەندیەکی دارەکت لەگەڵ ڕەگی دارەگانە چەنی ئێمە دارەگان لا بدەین ئەوە کەڕوەگان لە ناوەچن چەنی ئێمە دەستکاری ئەو ژینگە بکەین طبعاً کە داریش لاچوو پلەی گەرما بەرزە بێتەوە شێگە کەمە بێتەوە ئەوە دیسان کەڕوو لە ناوەبە ینی بە شێوەیەک ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەم تو دارەگە لێ بەی پاڵپشتی و خواردن لێ لادەی هەم دیسان ژینگەگەی ئەگۆڕنی ئێ باشە کەڕوو لاچوو ئیساتە کێ ئەم هەم کە ژێرە بمژێت لە ژینگە ئێ سەرچاوەیەکە بۆ خۆراکی ئاژەڵەکان زۆر هاژەڵ هەیە ئەو گورگ و سەگ و ڕێوی وانە خواردن سەرەکیان لە دارستانەکان لەسەر دۆمەڵان و قارچێکی ناو زەویە بۆنەگەی زۆر جوان دەزانن تیان هەڵەکەنن و دەریەکەن تواوەکە لە ناوچوو کەواتە ئاژەڵەکانیش لە ناوچن کەواتە دەستکاریکردنی ژینگە و پیسبوونی کاریگەری سەرەکی هەیە لەسەر لە ناوچوونی کەڕوەکان یەک خاڵتر لە مەترسیەکان بەکارهێنانی سەماد و کیمیاوی و ئەوانەیە لەلایەن جوتیارانەوە ئایا ئەمە قەبارەی ڕووەکەگە گەوراوەکە بەڵام چەنێ تەسیری لەسەر کەڕوەکان خۆیان چەنێ لە ناویان ئەبا ئێمە چتێ بەکارتێنین بەڵام زیانی هەیە بۆ کەڕوەکانمان باشە هەروە تەسیرەکە لەسەر دابشبوونی خانەی خۆمان و تەسیراتێک زۆر مستەقبەلی هەیە فەتو ئەگەر پەیینی ئۆرگانیک بەکارت هێنا هەم دەستکاری ژینگە ناکەی بەعکسەوە خاڵێک گرنگە داوردەوە ئەو ئۆرگانیزمانە کە نەماون ئەی تێریتەوە و ڕووەکەکانمان گەشاکە کە ڕۆگانمانیش لە ناو ناچێ بەعکسەوە سوودی هەیە بڵێ وەکو باسمان کرد کە کەڕوو ڕۆڵێکی زۆر گەورە هەیە لە ژیانمان ئەبێ بیپارێزین باشە چی بکەین بۆ ئەوەی بیپارێزین یەکەم چشت ئەبێ هاوسەنگی ژینگە بپارێزین هیچ زەرەرێک نەدەین لەو ژینگە لە ڕێگای کارگە و چشتی خراپ و فڕەدانی کیس و بوتڵ و پیسبوونی کە تەسیر لەسەر نەک بەس کەڕوو بکە لەسەر ڕوەک بکە لەسەر ئاوەکە لەسەر ئاو بکە لەسەر زیندەوەری ناو ئاوەکە خاڵی دووەم ئەبێ کارگەگان خۆزگە دوور بوون لە سنتەری شارەکان ئەم تەسیرات و ئەم ژەهرە نێتە ناو ژینگە تێکەڵ نەوێت خاڵی سێەم هاوڵاتی وەکو تاک ئەتوانێت خۆی لە ماڵەکەی خۆی گرنگی بدا هەرێکێ بە حەدیقەیە بچکەڵا قارچێک ئەتوانێت لە لای خۆ من زۆر لە تەلەبەکانم ئامۆژگاریان کردم و بەحسمان کرد و بەحس تەخەڕوجیان کرد توانیمان ڕێژەیەک بەرز لە قارچێک گەشەی پێ بکەی من باش کارگەگان ئەوەی تایبەتن بە بەرهەمێنانی قارچێک زیادی کەن لەم کەلارە ئیساتە گشتی یەک کارگە هەیە زیادی کەن لە باتی پێین لە ئێران و بن خۆدان پێینەکە ئێمەش ئامادەین هاوکاری دانەکەین وەکو سنتەری توێژینەوە لە زانکۆی گەرمیان و هەروەها ئامۆژگاریم بۆ تەلەبەی دراساتە ئەوانەی کە توێژینەوەکەن تکایە دانەنیشن لەسەر ئینتەرنێت پەیپەرێک ئەمریکی یا بریتانی دەرەکەی ئەچیت بەحسێک وەکو ئەوەکەی نا بێ بزان کێشەی وڵاتەکەی خۆت چییە کێشەی کوردستان چییە کێشەی جوتیار چییە چۆن ئەناڵێنێ بەدەست کە ڕووی خەڵوز و ژەنگ بێ لەگەڵ جوتیارەکانە دانیشن ئێمەش دانیشین کێشەدان چییە ئەو کەڕوانەیە تێرین بۆ مختبەر ئیشەکەین لەسەری اینجا دژە کەڕوویەک بۆی دروست بکەین لە کاتێکدا ئەو دژە کەڕووە زیان بە ڕووەک و جۆری تر کەڕوو نەگەینێت چارەسەر کێشەکە بکات و زیان لەلایەن یەکترە و پێمان نەگەینێت